شتێک کۆتایی پێ دێنم پشتیوان بەخوای گەورە ئیمامی مالیک ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت مامۆستای ئیمامی شافعی ئەو ئیمام مالیکی کە وەسفی ناکرێت چی پیاوێ بۆ ڕەحمەتی خوای لێبێت فەرمی هەر کاتێ دڵم ڕق بوایە حەسم بە دڵڕەقی بکردایە کە ئێمە هەمووان دڵمان ڕقە یەک بە یەک مەگەر خوا ڕەحمی لێمان کردی دڵمان زۆر ڕقە هەر کاتێک کە دڵم ڕقە بوو ئەڕۆشتم بۆ لای ئیمامی محەممەدی کوڕی منکەدیر ڕەحمەتی خوای لێبێت هەر لە دوورەوە ڕۆشتم تەماشایەک مەکرۆ گەڕاوە بەس ئەوەندە بەس سەیر مەکرۆ گەڕام و ئیمانەکەم تاوە پڕابوو ئەوەی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەولیاکانی خوا ئەوانن کاتێک کە لەگەڵیان دائەنیشی قسەیان گوێ لە قسەکانیان ئەگری ئیمانت زیاد دەکات هەر بە بینینیان هەر بە بیستنی قسەکانیان ئیمانت زیاد دەکات خوات بیرەکەوێتەوە هەر لە دوورەوە تەماشایەکی ئیمامی محەممەدی کوڕی منکەدیرم دەکرد دەگەڕامەوە بۆ ماڵ ئیمانم شەحن دەبووە شەحنم وەرەگرت و ئیمامی ئیبن قەیم ڕەحمەتی خوا لێبێت دەفەرمێ هەر کاتێک دڵمان ڕق بوایە ئیمانمان زەعیف بوایە دڵمان تون بوایە بێتاقەت بووی نایە ئەڕۆشتم بەلای ئیمامی ئیبن تەیمیە کاتێک گوێمان لێ دەگرت قسەکانیمان گوێ لێ دەگرت ئیمانەکەمان زیادە بوو ئیمانمان بە قووەتە بوو بە هێزە بوو دڵمان پڕ دەبوو لە ئیمان و لە تەقوا بەڵام پرسیارەکە لێدایە ئێمە بۆ لای کێ بچین بۆ لای کێ بچین نازانم ئینە لله وئینە ئیلەیهی ڕاجعون ئیمانمان زەعیفە بەڵام کوێ بچین بۆ کوێ حەلمان چییە محەممەدی کوڕی منکەدیر لەکوێ بێنم ئیبن تەیمیە لەکوێ بێنم ئەڕۆیدە لە هەر کەسە ئیمانەکە زەعیفەکە باسی دینی بۆ کێنێ باس دین مەکەن بە عەقڵمان لەدەست نەدێ ماشێت نەبین واز لە مەسەلانە بێنەوە نەمە چۆ ژێردین با تێک نەچیت بە قسەی ئەو نەفامە بێ دوو لە ڕیبەڕێسان هەچی سەحابەش تابعین و پیاوچەکە من شێت بووە چکە عیلمیان خوێناوە نە ئینسان بە عیلم شێت نابێ بە تاوان شێتە بێ عیلم کەس شێت ناکات ئێمە بۆ کوێ بچین کاکە گیان لە شوێنمان لێ دەبا قورئانەکە بخوێنینەوە با لە خزمەتی قورئاندا بین بەشک و ئیمانەکەمان تۆزە زیاد کە بەخوا تازە ئیمامی عەبدوڵڵای کوڕی مبارەک و ئیمامی محەممەدی کوڕی منکەدیر و ئیبن تەیمیە دەست ئێمە ناکەوێ ظاهیرەن دەبا بە خۆماندا بچینەوە لە خزمەتی قورئاندا بین ژیانی خواناسان بخوێنینەوە بۆی خۆمان لەبەر چاو بکەی بە تەواوەتی ئاخر ئەوەی کە ژیانی خواناسان بخوێنێتەوە قەت لە خۆی بای نابێ هەموو کاتێ خۆی بە خزمەتکار و بچووکی خەڵکە زانێ ئەوەشی شارەزانە بێ لە ژیانی ئەوان بەردەوام لوتی بەرزە چونکە ژیانی خواناسان شارەزان نەبووە با بە خۆماندا بچینەوە داواکەم لە خوای گەورە میهرەبان یا ڕەبی خوایە لە گوناهەکانمان خۆش بین خوای گیان ئەم مەجلیسانە بکەیتە کەفارەتی گوناهە زۆرەکانمان خوای گیان وامە لێ نەکەی قەت شانازی بە خۆمانەوە بکەین خوای گیان معجیب نەبین بە خۆمان لە عوجب لە تەکەبور لەو تاوانە گەورانە خوای گیان بەدوونمان کەی خوای گیان ئاخرمان بەخێر بگێڕی خوای گیان ئیمان و تەقوامان زیاد کەی ئیمانمان زەعیف بوو خوای ئیمانمان بەهێز کەی دڵمان ڕق بوو خوای دڵمان نەرم کەی خوای گیان ئیمان و تەقوامان زیاد کەی خوای گیان بەم ئیمان زەعیف و دڵڕەقیەوە نەمان مرێنی یا ڕەب العالەمین